قەیرانی دەستەبەری کۆمەڵایەتی لە ئێران زۆرن ئەو سەرلەبەیانیانەی کە شارەکانی ئێران بە دەنگی هەنگاوی لەسەرخۆ بەڵام بەردەوامی ڕێپێوانی ناڕزایەتی خانشینان دەست پێ دەکات. ئەو ژن و پیاوانەی کە ساڵانێکی زۆر لە کارگە و کارخانە و ئیدارە و نەخۆشخانەکاندا کاریان کردووە و ئەمڕۆ لەسەر شەقامەکانی ئاهواز، کرماشان، تەورێز، تاران و دەیان شاری تردا کۆ دەبنەوە تاوە بیری بهێننەوە کە ژیانیان بە سەختی تێپەڕ دەبێت. دروشمی سەر پلاکاردەکانیان سادەن، ئەوان خوازیاری موچە و مەزایە گونجا و چارەسەری پزیشکی بێبەرامبەرن، بەڵام ئەم ڕستە کورتانە بەیانگەری چیرۆکێکی دوور و درێژن سەبارەت بە داڕمانی سیستەمێکی خۆشگوزەرانی، چیرۆکێکی کە بە قەیرانی سندوقەکانی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتیەوە بەسراوەتەوە. سیستەمی خانشینی لە ئێران لە نزیکەی 17 سندوق پێک هاتووە، 4 سندوقی گەورە و چەندین سندوقی پیشەی و تایبەت. لە نێوانیاندا ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی بە لەخۆگرتنی نزیکەی 46 ملیۆن کەس یەکێکە لە کۆڵەکە سەرەکیەکانی ئەمنیەتی ئابووری کۆمەڵگا. ئەم ژمارە بەرچاوە نەک هەر تەواوی بیمەکراوان و خانەنشینان بەڵکو ئەندامانی بنەماڵەکانیشیان دەگرێتەوە. نزیکەی 16 ملیۆن کەس مانگانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خزمەتگوزاری پزیشکی، یارمەتی و پابەندبوونی ئەم ڕێکخراوە سوودمەند دەبن. بەم هۆیەوە هەر گرفتێک لە کارکردنی ئەم سندوقەدا وەک شەپۆلێکی گەورە ژیانی ملیۆنان کەس ژێرە و ژوور دەکات. بۆ زۆرێک لە خەڵک بیمەی کۆمەڵایەتی پەیماننامەیەکی نووسرا و بەڵام بنەڕەتیە. کرێکار یان کارمەندێکی کە ساڵانێک بەشێک لە موچەکەی وەکو حەقی بیمە پەرداخت کردووە چاوەڕوان دەبێت لە سەردەمی خانشینی نەخۆشی یان پەکەوتەییدا داهاتێکی جێگیر و خزمەتگوزاریەکی پزیشکی باوەڕپێکراوی هەبێت. ئەم چاوەڕوانیە نەک ئیمتیازێکی بەڵکو و ئەنجامی ساڵانێک کار، ڕەنج و بەشداری لە بەرهەمهێنانی کۆمەڵایەتیدایە. بەڵام ئەمڕۆ ئەم پەیماننامەیە لە حاڵی لێکترازاندایە. سەرچاوەی ئەو قەیرانە دەبێت لە پێکهاتەی دارایی و بەڕێوەبردننی سندوقەکاندا ببینرێت. دەستەبەری کۆمەڵایەتی بڕیار نییە وەکو سندوقێکی تەواو بودجەیی کار بکات. سەرچاوەکانی ئەو سندوقە لەسەر بنەمای حەقی بیمە شکڵ دەگرێت. 7% موچە لەلایەن کەسی بیمەکراو، 20% لەلایەن خاوەنکار و 3% لەلایەن دەوڵەتەوە. ئەم سازوکارە کاتێک جێگیر دەبێت کە هەلی کاری فەرمی گەشە بکات، خاوەنکاران پشکی خۆیان بە تەواوی بدەن و دەوڵەت بە ئەرکە یاساییەکانیەوە پابەند بێت. بەڵام لە دەیەکانی ڕابردوودا ئەم سێ مەرجە یەک بە دوای یەکدا پێشێل کراون. کەڵەکەبوونی قەرزی دەوڵەت بە ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی یەکێکە لە گرنگترین هۆکارەکانی قەیرانەکە. دەوڵەتەکان لە سەردەمە جیاوازەکاندا پشکی یاسایی خۆیان یان نەداوە یان زۆر کەمتر لە بڕی ڕاستەقینە و درەنگ وەخت داویانە. ئەم قەرزە کە گەیشتووەتە 100,000 ملیار تمان بەکردەوە سەرچاوەکانی سندوقەکەی داخستووە و توانای ئەو سندوقەی بۆ دانی یارمەتیەکان وەکو دابینکردنی تێچووی دەرمانی کەمتر کردوێتەوە. جگە لە دەوڵەت هەندێک لە خاوەنکارە گەورەکانیش پشکی خۆیان نادەن. لە نێوانیاندا سپای پاسداران کە یەکێک لە گەورەترین خاوەنکارەکانی وڵاتە. بەڵام دەرەوەی هیچ دامەزراوێکی فەرمی نییە و بەشێکی بەرچاو لە هێزی کاری خۆی لە دەرەوەی چوارچێوەی بیمەدا ڕادەگرێت یان پشکی خۆی وەکو خاوەنکار نادات بە سندوقەکان. ئەم دۆخە ڕەوتی داهاتی سندوقەکەی تێکداوە و باری داراییەکەی قۆرستر کردووە. بەڵام قەیرانەکە تەنیا لەسەرەوە نەسەپێنراوە، بەڵکو پێگاتەی بازاڕی کاریش برەوی پێداوە. پەرەسەندنی گرێبەستی کاتی، پەیمانکاری چەند لایەنە، کار و پیشەی نافەرمی و خۆدزینەوە لە بیمە ژمارەی ئەو کەسانەی کە حەقی بیمە بە تەواوەتی دەدەن کەم کردوێتەوە. کارگە بچووکەکان، دەستگێڕەکان ئەو ژنانەی بەبێ گرێبەستکار دەکەن و کرێکارانی وەرزی بەکردەوە لە بەهرەمەندبوون لە بیمەی گونجاو بێبەشن. ئەم گروپانە لە داهاتوودا دەبنە بەشێک لەو جەماوەرەی کە هیچ پاڵپشتیەکی بیمەی نەیانگرێتەوە، جەماوەرێکی کە باری دارایی و کۆمەڵایەتیان دەکەوێتە سەرشانی بنەماڵەکان و کۆمەڵگا. بەهۆی خراپی باری ئابووری زۆرێک لە کارگەکان داخراون و بێکاری پەرەیسەندووە و قەیرانەکە قوڵتر بووەتەوە. کاتێک کارگەیەک دادەخرێت نەتەنیا ئەو کەسانەی کە حەقی بیمە دەدەن کەم دەبنەوە، بەڵکو ژمارەی ئەو کەسانش کە پێویستیان بە پاڵپشتی یان خزمەتگوزاری پزیشکیە زیاد دەکات. هاوسەنگی نێوان ئەو کەسانەی حەقی بیمە دەدەن و ئەو کەسانەی کە لە مەزایای بیمە بەهرەمەندن بە زیانی سندوقەکان دەگۆڕێت.
هاوسەنگێکی کە ئەگەر لە ئاستێکی دیاریکراو بترازێت سندوقەکە بەکردەوە پەکی دەکەوێت. لەم نێوەندەدا بەڕێوەبردننی سندوقەکانیش لەگەڵ ئاڵنگاری جددی بەرەو ڕووبوونەتەوە. سندوقی خاننشینی دامەزراوەیەکە کە دەبێت خاوەنی وەبەرهێنانی کەم مەترسی و جێگیر بێت تا بتوانێت ماگانە پاڵپشتی ملوێنان کەس دابین بکات. بەڵام لە ئێران زۆر جار کۆمپانیای زیانبەر یان کەم داهات بەسەر سندوقەکەدا سەپێنراون. کۆمپانیا گەلێکی کە لە بری بەرهەمهێنانی قازانج سەرچاوەکانی سندوقەکە هەڵدەلوشن و دەرگیری قەرەبووکردنەوەی زیانەکانی دەکەن. ئەم سیاسەتە هاوکات لەگەڵ بوونی گەندەڵی دارایی ڕێکخراو لە ناو خۆیدا سندوقەکانی لە کارکردی سەرەکی خۆیان دوورخستوەتەوە و کردوونی بە کۆمپانیایەکی پڕمەترسی و ناکارەمە. هاوکات لەگەڵ کێشەداراییەکان قەیرانی چاودێری پزیشکی و دەرمانیش سێبەری خستوەتە سەر ژیانی خانەنشینان. ناسر مستەفەوی جێگیری سەرۆکی کانونی خاننشینانی شیراز لە گفتوگۆیەکدا لەگەڵ ئاژانسی ئێلنا جەختی کردوێتەوە کە بەڵێنی دەرمانی بێبەرامبەر بۆ کرێکاران و خاننشینان جێبەجێ ناکرێت. ئەم بابەتە بە تایبەتی بۆ بەسەڵاتچوان و توشبوانی نەخۆشی درێژخایەنەکان زۆر بەئازارە. تێچووی دەرمان مانەوە لە نەخۆشخانە تاقیکاری و خزمەتگوزاری تایبەت بەشێکی گەورە لە داهاتی بنەماڵەکان لەخۆ دەگرێت. کاتێک خاننشینان ناچار دەبێت لە گرفتی خۆی تێچووی دەرمان بدات، یارمەتیەکەی بەکردەوە ناتوانێت وەڵام دەرەوەی گوزەرانی ژیانی بێت. لە شەقامی شارەکان خاننشینان لە کاتی ناڕزایەتیدا نە دروشمی تون دەدەن و نە داواکاریەکی نائاسایی دەخەنە ڕوو، ئەوان تەنیا دەڵێن مافەکانمان پێ بدەن. ئەم ڕستە سادەیە پوختەی قەیرانی دەستەبەری کۆمەڵایەتیە، قەیرانێکی کە ئەمنێتی ئابووری و داهاتووی ملوێنان بنەماڵە دەخاتە مەترسیەوە. ئەگەر دەوڵەت قەرزەکانی نەداتەوە، ئەگەر خاوەنکارەکان وەڵام دەرەوە نەبن و ئەگەر کەرتی کاری فەرمی بەهێز نەکرێت، ئەم قەیرانە نەتەنیا بەردەوام دەبێت بەڵکو دەبێتە یەکێک لە گەورەترین ئاڵنگاریە کۆمەڵایەتیەکانی ئێران. بابەتی دەستەبەری کۆمەڵایەتی لە کۆتاییدا بابەتی کەرامەتی ئینسانیە. کۆمەڵگەیەکی کە نەتوانێت ئاسایشی سەردەمی بە سەڵاتچووی دەستەبەر بکات، هیوا بە داهاتوو لەنەوەی گەنجیشدا لاواز دەکات. داهاتوویەکی کە بۆ ملوێنان بنەماڵی کەم داهات لەوە شتاڵتر و قرستر دەبێت.